باعث ئێمە بێنە سەر ستانداردێکی ڕەنگی جیاواز لە کێبڵەکانی تویستت پێر، ئەویش کرۆس ئۆڤەر کەیبڵە، واتە دانانی کێبڵەکە بە شێوازی کرۆسۆڤەر. یەکەم جا دەبێ بزانین کە کرۆسۆڤەر چییە؟ کرۆسۆڤەر بەکاردێ بۆ بەستینەوەی ڕاستە و خۆی دوو ئامێری هاوشێوە. تکایە ئاگادار بە بەستینەوەی ڕاستە و خۆی دوو ئامێری هاوشێوە، وەکو سویچ بۆ سویچ یان کۆمپیوتەر بۆ کۆمپیوتەر. جیاوازی ئەوەیە کە جوتە گواستنەوە وەرگرتنەکان لە یەکسەری کێبڵەکە دەگۆڕێن، واتە وەکو سترێت ثرو کەیبڵ نییە کە ڕاستە و خۆبێک کێبڵەکە، یعنی ڕەنگێکت لێرە پرتەقاڵیە دەبێت لەوێش پرتەقاڵی بێ. لێرە کێبڵەکە کرۆس ئۆڤەرە، واتە وەکو یەکتر بڕە، ڕەنگەکان لێرە دەگۆڕدرێن لە لایەک بۆ لایەکی دیکە. کەی ئەو جۆرە کێبڵە بەکاردێنین کە پێی دڵێن کرۆسۆڤەر بۆ بەستینەوەی دوو ئامێر کە هەمان شێوازن. بۆ نمونە کۆمپیوتەر بۆ کۆمپیوتەرێک، سویجێک بۆ سویجێک، ڕاوتەرێک بۆ ڕاوتەرێک. باشە؟ بەڵام ئەگەر ئامێرەکانمان جیاواز بن، وەکو ئەوەی کە لە ڕابردوو وتم، کامیرەیەک بۆ سویجێک، کۆمپیوتەرێک بۆ سویجێک، ئەوە شێوازی ئاسایی خۆمان بەکاردێنین کێبڵی سترێت ثرو. تێبینیەکی گرنگ هەیە. زۆربەی ئامێرەکان کە لە دوای ساڵی 2000 دروستکران تایبەتمەندیەکیان لە ناوە پێی دەڵێن ئۆتۆ MDI یاخود ئۆتۆ MDIX، واتە ئامێرەکە خۆی دەستنیشان دەکا ئایا کێبڵەکە کرۆس ئۆڤەرە یاخود بە شێوازێکی سترێت ثرو بۆی هاتووە، شێوازێکی ڕاستەوخۆ، و پاشان خۆی بە شێوازێکی تۆماتیکی ڕێکی دەخە. یعنی پێویستە کە تۆ بۆ نمونە کاتێک سویجێک بە سویجێک ڕەبت دەکەی، دەبێ بڵێ نە ئەم ئیلان دەبێ بڕۆم کێبڵێکی کرۆسۆڤەر بینم تاکو ئەو دوو سویجە کار بکە. ئێستا وان نییە، دەتوانی کێبڵی سترێت ثروش بەکاربینی بە شێوازێکی تۆماتیک هەردوو سویچ کار دەکەن. باشە؟ بەڵام پێشتر پێش ساڵی 2000 ئامێرە کۆنەکان چونکە ئەو تایبەتمەندیەی لەناو نەبوو ئۆتۆ MDI، دەبایە خۆت بڕۆی کێبڵی کرۆس ئۆڤەر بینی یاخود کێبڵی کرۆسۆڤەر بە پێی ڕەنگەکان تۆ ستاندەردەکان دابنەی، و پاشان ئامێرەکان یەکتریان دەناسیوە وا سویجێک پەیوەندی دەکەت بە سویجەکەی دیکە. بەڵام ئێستا هەموو ئامێرەکان پێویستان کە تۆ سرت لێ بشێوێ ئایا من دەمەوێ ئەو سویجە بوەستم بە سویجەکەی دی، دەبێت کێبڵەکەم کرۆسۆڤەر بێ یاخود کێبڵەکەم سترێت ثرو بێ. لەسەر کۆدی سترێت ثرو کێبڵەکەی خۆت ببەستە وەکو ئەو شێوازە نۆرماڵی کە هەموو ئامێرەکان پەیوەندی دەکەن لە ڕێگای ئەو ستاندەردەی کە گوتمان T568B. باشە؟ کێبڵەکانت لەسەر ئەو کۆدە ببەستە، هیچ کێشەت ناوێ. بەڵام لە حاڵەتێک ئەگەر بینیت بۆ نمونە ئەو سویجە یاخود ئەو ڕاوتەرە کۆنە، کاتێک دەتەوێت بیبەستی لەگەڵ ڕاوتەرەکەی دیکە، ینی هەمان ئامێرن، بە کێبڵی سترێت ثرو کار ناکە، کەواتە ئەوە پێویستە تۆ کێبڵی کرۆسۆڤەر بەکاربینی، بەڵام ئەوە لە حاڵەتی دەگمەن لەوانەیە ئەو کێشەت ڕوبەڕوو ببێتەوە. باشە، ئەوە وێنەی کرۆسۆڤەرە. ببینن کاتێک بە ئێوە مۆت ڕاستەوخۆ نییە، سترێت ثرو نییە، ئەوە واتە ڕەنگی پرتەقاڵی لێرە لە پینی یەکەم دەبێت لە پینی ئەو بەریش دەبێ هەمان ڕنگ بێ. نە، لێرە جیاوازە، چکە هە لە ناوی دیارە یەکتر برین کێبڵێک ڕاستەوخۆ نییە. ئەوە ڕەنگی ستاندەردی کرۆسۆڤەرە کە لە سایدی یەکەم دەبێت بەم شێوازە بێ، لە سایدی دووەم دەبێت بەم شێوازە بێ. سەیری ئەو خاڵەکەن هەر بۆ زانیاری خۆت. لێرە سیر کە T568B بەکارهێناوە، بەڵام لە لایەکەی ئەو بەر T568A بەکارهێناوە، بۆیە دەبێتە کرۆس ئۆڤەر. ئەوەش سەبارەت بە ڕەنگەکانیتی لە لای یەکەم وەکو وتم T568Bە، سپی پرتەقاڵی پرتەقاڵی، سپی سەوز شین، سپی شین سەوز، سپی قاوەی قاوەی، و لە لایەکەی ئەو بەر ئەو جۆرە ڕەنگەیە کە گوتم T568A بەم شێوازە. ببینن کێبڵەکان بە شێوازێکی یەکتر بڕینەها، ببینن ڕاستەوخۆ نییە کێبڵەکان. یعنی تۆ لە پینی یەکەم سپی پرتەقاڵیت هەیە، لە لایەکەی ئەو بەر سپی سەوزت هەیە. باشە؟ ئەوە جۆرێکە لە ستاندەردی کرۆس ئۆڤەر. ئەوەشیان بەکارهێنانی کەمە، زۆرترین بەکارهێنان کە دەبێت تۆ ئاگاداری بی بۆ کارکردنی خۆت، ئەویش کۆدی ڕەنگی T568Bە کە دەبێ هەردوو جەمسەری کێبڵەکە هەمان کۆد بن، هەمان ڕەنگی کێبڵەکە بن، واتە کێبڵێکی ڕاستەوخۆت بۆ دەردەچێت. ئێستا دێنە سەر ڕۆڵ ئۆڤەر کەیبڵ یاخود ڕۆڵێت.